نەوتی کەرکووک ئەو بەشێکەوە لەژێر ئیدارەی حکوومەتی عێراقایە کۆمپانیای نەوتی باکوورایە لە 11ی سێوە ڕاگیراوە تاوەکو ئەمڕۆکە. هۆی ڕاگرنتنەکەشی ئەگەڕێتەوە بۆ ئەو بڕیاری کە لە وەزارەتی نەوتی عێراقیەوە دەرئەچیە، چونکە نەوت یەکێک لە شوێنە سیادیەکان و تەنانەت مدیر عام یا بەڕێوەبەری گشتی ئەو کۆمپانیاش لە دەسەڵاتیانێ یەک ڕۆژێک ئەو نەوتە ڕابگرێ. ئەم شتە تەنها بە بڕیاری وەزارەتی نەوتی عێراقی ئەکرێ. ئەوە ئەم بڕیاری وەزارەتی نەوتی عێراقی زیانی بۆ کەرکووکیش زۆر بووە کە تا ئێستا ئەگەر نەوت بڕۆشتایە 24 ملیۆن بەرمیل نەوت ئەڕۆی کە ئەیکردە 24 ملیۆن دۆلار قازانج بۆ شاری کەرکووک و بەنسبەت عێراقیشەوە نزیکەی 1 ملیار دۆلار بودجەی ئەم وڵاتە بوو. ئەوی تا ئێستا بە شێوەی فەرمی هاتبێ بۆ کۆمپانیای نەوتی باکوور هەمووی بڕیاری وەزارەتی نەوتە و وەکو تاقە شەخص هیچ شتێکمان نەبیستووە دەستی تاقە شەخص هەبێ، ئەوەی هەیە تەنها بڕیاری وەزارەتی نەوتی عێراقی و هیچی تر نییە.